من ناوم سەرشار محەممەدا لە دایکبوو شاری ڕواندزم دەرچووی پەیمانگەی هونێرە جوانەکانم بەچی وێنەکەشان. لە وەرزی پاییز لە دایکبووم پاییزێکێکە لە وەرزانی کە کاریگەریەکی زۆری لەسەر من هەیە بۆ وێنەکێشان. من بە حەزی خۆم ئەو کارم هەڵبژارد و لە ماڵەوەش دایک و باوکم زۆر پاڵپشت و یارمەتیدەرم بوون و هاندەرم بوون بۆ بەردەوامبوونم لەسەر کارەکەم. لە زۆربەی پێشانگاکانی مەحەد بەشداریم کردیە، بەس ئینشاڵڵا لە پلانمدا هەیە مانگی نۆ پێشانگایەک تایبەت بە خۆم بکەمەوە بەو تابلۆیانەی کە چاکم کردووە. خەڵکی ڕواندز هونەردۆستن، ڕەنگە لە زۆربەی ماڵەکان دووسێ هونەرمەندی تێدا هەبێت. ڕاستە لە دەرەوە خاوەن پیشەی خۆم، بەڵام لە ماڵەوەش کابانێکی باشم و کارەکانی ماڵەوەشم ئەنجام بدەم. تا ئێستا هیچ پێشانگایەکی تایبەت بە خۆم نەبووە، بەڵام مانگی نۆ ئینشاڵڵا پێشانگایەکی تایبەت بە خۆم بکەمەوە. ئەوەیان یەکێکە لە وێنەی قوتابیەکانی من بە ناوی ئێڤارە، لەبەر ئەوەی وێنەی ئەوم هەڵبژات چونکە ڕسارێکی جوان و سادەی هەیە. ئارەزوم ئەوەیە لە داهاتوودا بمە نیگارکێشێکی بەناوبانگ.